تێناکەم ئەو کوڕێمە لۆوە دەکا ئەو ڕۆ هەر حەیای بردین پیاوە کە دانیشتەدات وامەکە نەخۆش باشتە کرد لێ نێ لۆان دەڕشەوەشی ژنێ وەڵڵاهی وام لێ هاتیە ئێستا کە بچمەکەم لێگەردی ڕاست ڕەوان پێ برێم وەرە کچێ یا ئەوەتە خۆت بە تەلاقدان دەدەی یا ئەوەتە ژنەکی بەرەستی خۆت لە ئەمیری دەبینیەوە ئەی پیاوە کە شتیوا کو دەبیتن ئەو تو چ دەرەی تێناگەم ژنەکەم ئەو کوڕێمە لۆ ئەوەندە ژنەی خۆش دەبێ ئێ بابی ئەمیرێ خەڵک لە خوای دەوێت کە ژنی لە بۆ کوڕی دەینی خێزانە چ بەختەوەر بژین و یەکتریان خۆش بێ والله دەزانم بەس نابوو کە کەیمەدارەکی بێبەرا بێگەرد بڕۆ دەرکەی کۆ بڕۆ ئەوەشی پێ ناکرێ باش دادا ئێرە ماڵی مام عەباسە بەڵێ باشە توانی پێ بڵێ میوانیاتوە باشە بەس پێ بڵێم چێ بڵێ کوڕ هەر پێ بڵێ میوان تا تۆ ئیشم پێێتی باش نابێ پێ بڵێم چێ دادا خۆ میوانم ڕادەگرن دە پێ بڵێت و لە باشە یەک دەقە ئێستا ئێمە باشە باش چێ بوو کچەکەم نازانم پیاوە کات و توێ ئێ چێ بوو وڵی پێم وت خۆی نەناسم دەبڕۆ پێ برێ با بێتە ژێرە بڕۆ بگورە وامانی السلام عليكم بەخێر بێ السلام عليكم عليكم السلام فرموا وەرە بە هەموو بڕۆنەوانە ئیشان پێکەوەیە باشە باش مام عەباس بەخێر بێ کوڕی خۆم بەخێر بێ دانیشە سپاس دەکەم یاخۆ بەخێر بێ زۆر سپاس دەکەم مام عەباس مام عەباس ڕاستەکەی من هاتیمە دوو قسە لەگەر جەنابەت بکەم فەرموو بە بێڕێزی لێم تێمەگە جەنابەت لە من گەورەتری و سەر ڕوودێنت سپی بووە بەس هەمە بەیزنەوەک لەگەرە مۆزوعی خوشکم نینە ئێلۆ لەبەر چ کوڕی خۆم مام عەباس ئەمن چاک دەزانم کوڕەکەی جەنابەت بە تەمای هاوسەرگیری نییە و نایەوێ وە لەسەرەوەشەوە بەس لە بۆ منداڵەکە و هاوسەرگیریە خۆ خوشتی من کەرستە نییە بەکاربینی مام عەباس کوڕی خۆم جۆ لە من ڕابگرە براکەی من چاوەکەم ژن ئەگەر ژن بیتن خۆشەویستی پیاوەکەی لە خۆی ڕادەچێشی مام عەباس خوشتی من نەبێوە ژنە نەگەورە کچە وە پێت دەڵێم واز لەو مۆزوعی بینی ئەگەر جەنابەت وا دەزانی بە دەوڵەمەندیەکەت دەتوانی هەموو شتێک بکڕی ئەوە ناتوانانی خوشتی من بکڕی باشە مام عەباس کوڕی خۆم لەسە خۆ مام عەباس جان چاک لێم تێبگا پێت دەڵێم واز لەو مۆزوعی بینە و بکچێەوە لۆ تو باشترە ئەگەر نا بە خۆت مەسئولیەتی هەردەگری کوڕی خۆم خواحافظ پیاوەکەوە چ بوو لۆ چ هاتبوو چی دەویست ژنەکەم ئەو کوڕی فازیلی باش پەروەردە نەکرایە هەر هەڕەشەی لێ دەکردم لۆ نازانم باس ئەمە دەزانم کە ئەو مۆزوعی چارەسەر دەکەم ئەمە چما کردێ بەس چونە داخوازێکمان کردێ ئەی خوشتی و تەوا بڕاوە هەڕەشەی لۆ دەکا باشی کاک فازڵ باش ماوە با بەداوای لێبوردن دەکەینەوە هەڵسکۆتەی کە کوڕەکەم کردی هەتوو بە خۆت دەزانی منداری ئەو زمانی هەر بە عەقلی خۆیان دەکەن بەڕاستی ئەم گۆشکۆیی مەتەن شکاند بابە ئەوەی باش نییە ئەوەی ئەو ڕۆبووکە کوڕەکەت کردی لە مالی من هاواری کوڕم لۆ چ بووە کاکە هاواری کوڕت بینەک پێش ئێستا لێرە دانیشتووە ئەوەی خراپ بوو بەمنی کرد هەر تەهدیدی دەکردم دەیگوت ئەگەر واز لە خوشکەکەم نینن ئەوی خراپە دەیکەم بەس کاک فازیل ئەم جۆم نەدایە ئەمن دەزانم ئەگەر ئەم تو پێکەوە دابنیشین ئەوە چارەسەری ئەو کێشانە هەموو دەکەین باشە ئەوجا کوڕەکەت ڕازی دەبی وەرە کاک فازل داتو وەرە بامە پێکەوە دابنیشین چارەسەری هەمووان دەکەین دەوەر ئێستا وەرە باشە وەرەکەن حەدیقەکەی لای مارمە باشە باشەوە دێم ئەوە هەمووی چارەسەر دەکەم با بێتن